بەناوی خوای پەروەردگار سڵاتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بۆ هیوای کە هەموو لایەکتان تەندروستیەکی باش و لە ژێخی ساختانە بێ دووربن لە هەر دەرد و بەڵاو نەخۆشیەک ئەمڕۆ لەگەڵ هاوکار و کاکدانیار لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەنامەیەکی تری پەیامی ڕۆژ. سڵاوی خواتان لێ ببینەرانی عزیز، خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدا بە یارمەتی هاوکاران لەگەڵ هاوکارم کاک جەلەلاتین و خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لە تۆریەکەماندا باز لە دەوە دەکەین کە نووسەرێک بۆ ماوەی نزیکەی 18 ساڵ لە چوارچەوەی کتێبێکدا کتێبێکی 6 بەرگیدا تەواوی ئەرشیفی پارێزگای هەڵەبجەی تۆمار کردووە نووسیوێتی، بەڵام لە ئێستادا کتێبەکەی هێشتا بە تەواوی چاپ نەکراوە، ئامادەی چاپکردنەوە. هەروەها لەو پەرتووکەدا بزانین چی لە پارێزگای هەڵەبجە ئەرشیف کردووە، بزانین ئەو زانیاریانە چین کە تۆماری کردوون کە نزیکەی 18 ساڵ خەریک بۆ بم پەرتووکۆ. لەگەڵیشیدا چەندین پەرتووکی دیکە و چەندین کتێبی دیکەی نووسیوە گفتوگۆ دەکەین زیاتر لەبارەی بە ئەرشیفکردنی هەڵەبجە کە پەرتووکەکەی بە ناوی کتێبی هەڵەبجە ناسیەوە نووسیوە. چالنجی سەڵاوات هەفتەی پشتیوانیەکان بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و چەندین جۆر چالاکی دیکە وەکو دەرخستنی پشتیوانیەکان یاخۆت خۆشەویستی بۆ پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. سەرڕایەوەی کە مانگی مەولودی پیرۆزە لە هەمان کاتە بۆکو بەرەڵستکاریەک وەکو وەڵامدانەوەیەکی پڕ لە خۆشەویستی محەممەدمان بۆ فەڕەنسا و ئەوانەی کە دەیانوێت دژایەتی ئیسلام و محەممەد بکەن. دیارە ئەمڕۆ تەوەری دووەمان لەسەرەوە تەرخان کردووە بزانین خۆشەویستی پێغەمبەر لە ناو شیعری شاعرانی کووردا چۆنە. بەڵازات دەست پێک دەچینە لای بڕگەی کەش و هەوا بزانین ئەمڕۆ پلەکانی گەرمان تا چەند گۆڕانکاری بەسەرداتوە پێکەوە بینەری دەبین.
بەڵێ بینەرانی عزیز لە تەوریەکەمی بەرنمەکەماندا باز لەوە دەکەین کە نووسەرێک لە چوارچێوەی پەرتووکێکدا کە خۆی لە 6 بەرگ دەبینێتەوە ئەرشیفی پارێزگای هەڵەبجەی کۆ کردوتەوە بزانین لەم پەرتووکەدا باز لە چی دەکات و ئەو ئەرشیفانە چین کە لە بنیادنانی پارێزگای هەڵەبجەوە تۆماری کردوونەوە تا ئێستا هۆکاری بە چاپ نەگەیاندنی ئەو پەرتووکە لە چیدایە. بۆ قسەکردنە سەر ئەم بابەتە نووسەری کتێبی هەڵەبجە ناسی بەڕێز ئارام شەمێرانی لە پارێزگای هەڵەبجەوە میوانی بەرنمەکەمانە. کاگەرام سڵای خوا لێبێت، سپاس کە میوانی بەرنمەکەمان بوو. زۆر سپاس بۆ جەنابتان بۆ ئەم دەرفەتە و ڕۆژی هەموو لایە باش. زۆر سپاس کاگەرام، سەرەتا گەربەز باز لە کتێبەکەمان بوو بکەی و باز لە چی دەکات چۆن لە دەنگی منە ئەم کاتتان باش، ڕۆژی هەموو لایەک باش. زۆر سپاس بۆ دەرفەتەی کە پێتان بەخشین بۆەوەی گفتوگۆ بکەین. زۆر سپاس کاگەرام، نزیک بە 18 ساڵ دەبێت تۆ خەریکی نووسینەوەی ئەم پەرتووکەی بزانین ئەم پەرتووکە ئەو هەموو هیلایکی و ئەو هەموو ماندووبوونەوە باز لە چی دەکات و چۆن توانی تۆ تەواوی ئەو ئەرشیفانە کۆ بکەیتەوە؟ بەڵێ زۆر سپاس دووبارە بۆ بەرنمەکەتان و بۆ ئەو دەرفەتەی کە پێتان بەخشین بۆی ئێمە بتوانین ئەم بەیانیە گفتوگۆ لەسەر ئەو کتێبانە بکەین. ڕاستیەکەی لە ساڵی 2023ەوە کە من خوێندکاری پەیمانگای مەڵبەندی مامۆستایانی هەڵەبجەی شەهید بووم، بیرۆکەی ئەوم لەلا گەڵاڵە بوو کە کار لەسەر مێژوو جینۆساید و کەسایەتی و کۆمەڵکوژی و تەواوی ئەو کارە ساتە سروشتی و مرۆیانەی کە بەسەر هەڵەبجەدا هاتووە کاریان لەسەر بکەم. بۆ ئەمەش دەستمدایە کۆکردنەوەی ئەوانەی کە پەیوەندیان بە هەڵەبجەوە هەیە لە هەموو وشە و وێنەکان. دیارە من بۆ ئەمە زیاتر لە 460 کەس کە بەشدارن لەم پرۆژەیە لە ئەرشیفەکانیان سوودم وەرگرتووە و لە کۆتایی بەرگی شەشەمدا ناوی هەر 460 کەسەکەم نووسیوە بۆ ئەوەی مافی کەس نەفەوتێت. وەکارم لەسەر کۆمەڵە بابەت کردووە، بۆ نمونە ئەو کۆمەڵە گازانەی کە دراون لە هەڵەبجە کە دابەشە بن بۆ دوو جۆرێکیان خەردەلە کە کاریگەری لەسەر پێست و چاو و سی و کۆ ئەندامی هەرسەیە و جۆری دووەمیان دەمارە گازیەکانن کە بریتین لە سارین، سومان، تابوون، VX کە دوای خنکانی هەڵەبجە بە بڕیاری ببرن ژمارە 687 نەتەوە یەکگرتوەکان قەدەغەکرا و لە بنەڕەتدا ئەم گازانە ئەبن بە دوو جۆرێکیان گروپی جین واتە جێرمانی ئەڵمانین کە لە 12/1936 دۆزراونەتەوە ئەم گازانە کە بریتین لە گازی تابوون، سارین، سۆمان و دواتر سایکلۆسارین. جۆری دووهەمیان گروپی VX کە لە ساڵی 1952 لە ئەڵمانیا دۆزرایەوە. ئەمەوە باسی ئەوە بکەم ئەم کتێبانە گرنگیەکی هەرە گەورەی مێژوویان هەیە و خزمەتێکە بەوەی کە گۆشەیەکی تاریکی هەڵەبجە ڕووناو بکاتەوە. بۆ نمونە ئەمە بەرگی یەکەمی ئەو کتێبەیە کە پێک هاتووە لە 355 لاپەڕە. لێرەدا کۆمەڵی دیداری مێژووی هەن و کۆمەڵێک داتا هەن، ئامار هەن و هەروەها قسە کراوە لەسەر ئەو گوندانەیە کەونە سەر ناحیەکانی بیارە و خوڕماڵ و سیروان و هەمویان گرنگیان پێدراوە و لە بەرگی دووهەمدا قسە کراوە لەسەر پێکاتەکانی هەڵەبجە. ژمارەی لاپەڕەکانی بەرگی دووهەم بریتە لە 548 لاپەڕە. ئەم 548 لاپەڕە قسەکردنە لەسەر پێکاتەکانی هەڵەبجە. بۆ نمونە لە هەڵەبجە دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ کاگەرم پچراوە ئەم پەرتووکەی کە خۆی ئاماژەی پێکرد لە تەواوی سێکتەرەکانی هەڵەبجەدا نووسیوێتی واروها ئەوەی کە گرنگە من دەمەوێت پرسیاری لێ بکەم ئەم پەرتووکەی کە باز لە کیمەبارانکردنی پارێزگای هەڵەبجەوە ئەو ناحەقی بەرامبەر بە پارێزگای هەڵەبجە کراوە و پێش کیمەبارانکردنیشی تا چەند دەتوانێت ئەم پەرتووکە بێتەوەی کە پارێزگای هەڵەبجە بە جینۆساید ناسرێنرێت و بزانین لەو بارەوە چه هەوڵێکی داوەروەها بزانین لایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە ئایا هاوکاری کراوەکە ئەم پەرتووکەی بە چاپ بگەێنێت و لەگەڵیشیدا گفتوگۆ دەکەین بزانین ئەو
بابەتانی یاخود ئەو ئەرشیفکردنەی پارێزگای هەڵەبجە خۆی لە چی دیکە دەبینێتەوە لە 6 بەرگدا کە نزیک بە 2600 لاپەڕە خۆی دەبینێتەوە نووسیوێتی. بەروان نووسەر جگە لەم پەرتوکە چەندین پەرتوکی دیکەی هەیە کە دواتر گفتوگوی لەبارەوە دەکەین تاوەکو وەی میوانەکەمان حاضر دەبێتەوە. دیارە بەهۆی گرفتی ئەنتەرنێتیەوە پەیوەندەکەمان جارێ پچراوە. ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە ماوەیە کە بە تایبەتی لەم 2 ساڵی ڕابردوو لە هەڵەبجەوەی کە دەبینرێت هەرچەندە سەرقاڵی نووسینەوەی کتێب و مێژووی ئەم پارێزگایەن کە بەداخەوە لە ماوەی ساڵانی ڕابردوودا چەندین کارەساتی جیاواز لە ساڵەکانی هەفتا و هەشتایە بە تایبەتی لە کۆتاییەکانی هەشتا ئەوتانەوە دیش بیگرە هەندێک کارەسات کە ڕووی داوە لەو شارەیە هەمووی دەکوێمنت و ئەرشیف دەکرێت کامە بۆ خۆی دەبێت لە دوجار دەبێتە مێژوویەکی باش لە ڕووداوەکان بۆ پارێزگای هەڵەبجە کە دیارەمە دوایین کتێب نابێ و کتێبی دیکەشەیە نووسری دیکەشەیە لە پارێزگایەکە سەرقاڵی نووسینەوەی ڕووداوەکان و بە مێژووکردنیانە کە ئەمەش ئێستام گەنجە کردوێتی لێ هاتوویەکی باشی دەوێت لەوەی کە گەنجێک خۆی هێشتا گەنجە دەبێت 18 ساڵ لەبوون پێشکە دەستی بە ئەرشیف و دۆکیۆمنتکردنی ڕووداوەکان کردبێ دەبێت تەمەنی چەند بوو بێەوە کاتەوە بە تایبەتی چۆن سەرچاوەکانی دەستکەوت بێ و چۆن هەمووەمانەی پاراستووە لە ماوەی ئەم 18 ساڵەیە لە ئێستایا کە جارێکی دیکە دەبێت دۆکیۆمنتیان بکە بۆی هەموو ئەم کتێبووە نووسراوانەی کە هەن بە تایبەتی پەیوەستن بە مێژووە گرنگن و جێگەی بایەخن و مافی خۆیانە کە وەزارەتی ڕۆشنبیر و لایەنە پەیوەندیدارەکان گرنگیەکی باشیان پێ بدەن و دەستباریان بن لە بە چاپگەیاندن نەکوەکو ئەوەی کە ئێستا ئەم گەنجە لە گیرفانی خۆی بە تەواو و توانایی شخصی و خۆی هاتووە دۆکیۆمنتێکی زۆری کۆ کردوێتەوە بەڵام لە بۆ بە چاپگەیاندن و پیشاندانی توانا و ماندووبوونیەکانی دەبێت یا قەرزی بۆ بکە یان دەبێت وەکەوەی کە بانگەشەی خۆی بۆ کردو یا داوای کردو دەبێت ئۆتۆمبیلەکەی بفرۆشێت تاو کاتی کە بتوانێت کتێبەکەی بە چاپ بگەێنێ کە پێم وایە ناشکرێت لەو لاوە لە ماندووبوونی 18 ساڵی بێ دەست لێ هەڵگرێت و دانیشێت کە دوجار هەموو ئەمانە خزمەتکردنە بە مێژووی شارەکە نەکەوەی کە خزمەتکردن بێ هەندێک کە بەخۆی زیاتر لەوەی بۆ شارەکە خزمەتە بۆیە دەبێت وەزارەتی ڕۆشنبیری لایەنە پەیوەندیدارەکانی هەڵەبجە هاوکاری و دەستباری ئەم جۆرە پرۆژانە بدەن کەم گەنجە پێ هێستاوە. بەڵازان لە پەرتوکەکەی داوەک پێشتر ئاماژەوان پێکرد نزیک بە 2600 لاپەڕە دەبێت کە خۆی لە 6 بەرگدا دەبینێتەوە لە لە بەرگەکانیدا باسی لە کەسایەتیەکانی پارێزگای هەڵەبجە کردووەروها باسی لە چۆنێتی حکومڕانی و چۆنێتی بەڕێوەبردننی پارێزگای هەڵەبجە کردووە کە لەو ڕۆژەی کە دروست بۆ تاوەکو ئێستا وەروها باسی لە بنەماڵە و کەسایەتە دیارەکانی پارێزگای هەڵەبجە کردووە ئەوەی کە من زانیاریمە بێت لەسەر پەرتوکە کە تەواوی گوند و شار و ناحیەکانی سەر بە پارێزگای هەڵەبجە هەمووی تۆمار کردووە دوای ئەوەش ژمارەی دانیشتوانی پارێزگای هەڵەبجە لەوەتی کە دروست بوو تا ئێستا چۆن ڕووی لە زیادون کردووە. زۆر باشە تاو کاتی کە میوانەکەمان دەچینەوە لای دیارە لە ئێستادا هەڵمەتێکی بەرفراوان هەیە بۆ پشتیوانی لە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت و هەروەها لە ئەمەم پشتیوانیانش هەم لە ڕێگەی هەفتەی پشتیوانیەوە هەم لە ڕێگەی چالنجی سەڵەوات و ئەمانەیە کە بە تایبەتی دوێنێ لە پێرەوە تۆڕی میدیایی کۆمەڵ هەفتەیەکی پشتیوانی ڕاگەیاندووە ئەوەی ئازیز و ئەوەی بینەر و ئەوەی مسلمان دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی کە لە شاشەی پەیامەوە نیشان دەکرێت لە کۆتاییە نووسینانەدا دەتوانن پەیامی ڤیدیۆیی خۆتان بنێرن و لە پەیامی ڕۆژ و لە دیجیتال میدیای پەیام بۆتان بڵاو دەکەینەوە پەیامە ڤیدیۆەکانیشتان بەم شێوازەیە زۆر باسایی موبایلەکانتان ڕوبەڕووی خۆتان بگرن بە سەڵاواتدان و بە پشتیوانی خۆتان بۆ پێغەمبەر جارێکی دیکە پەیمان نوێکردنەوە بە ئیسلام و بە ڕێبازە جوانەکەی پێغەمبەر ئەتوان ڤیدیۆکانمان بۆ بنێرن بۆی کە بۆتان بڵاو بکەینەوە و لایەکی دیکەشەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لە دوێنێەوە دیارە چالنجێکی یەک هەفتەی سەڵاواتی ڕاگەیاندووە لەوەی کە هەرکەس کە ناوی هێنرا بە تایبەتی لەلایەن هاوڕێکەوەیان ناسراوەکە و دەتوانێت ئەویش چالنجێک بکاوە سێ کەسی دیکەت ناو بهێنێ بۆی کاوانیش بەشدار بن لەم چالنج ئەم جۆرە پشتیوانیانە بەدڵنیایەوە کاریگەریان دەبێت لەلایەکە وەکو پەیامێکی باش بۆ بەرەڵستکارانی ئیسلام و پێغەمبەر محەممەد درودی خوا لەسەر بە لایەکی دیکەوە بۆ دڵگەرمی و جارێکی دیکە پێداچوونەوە بە خۆمان و بە ناخی خۆمان بۆی کە بگەڕێنەوە سەر ڕاستە ڕێی ئیسلام و جارێکی دیکە پابند بینەوە بە سونەتەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت دەچینە لای گۆرانیەک یا هونەرێکی ئیسلامی بابزانم هاوکاران چیان بۆ ئامادە کردوین.
ذرفت عيناي شوقا ولطيبة ذرفت عشقا فأتيت إلى حبيبي فاهدأ يا قلب ورفقا صلي على محمد السلام عليك يا رسول الله السلام عليك يا حبيبي يا نبي الله السلام عليك يا رسول الله السلام عليك يا حبيبي يا نبي الله يا رسول الله قلب بالحق تعلق وبغار حراء تألق يبكي يسأل خالقه فأتاه الوحي فأشرق اقرأ اقرأ يا محمد السلام عليك يا رسول الله السلام عليك يا حبيبي يا نبي الله السلام عليك يا رسول الله السلام عليك يا حبيبي يا نبي الله يا رسول الله بەڵازان دەگەڕێنەوە سەر بابەتی تۆریەکەمان کە باسکردن لەسەر کتێبی هەڵەبجەناسی کاگارام داوای لێبوور نەکەین بۆی گرفتێکی تەکنیکی و پەیوەندیەکەمان پشڕا دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ئەم پەرتووکە تا چەند دەبێت ئەوەی کە خزمەتێ بکات بە ناساندنی جینۆسایدی کورد لە جیهانداوە بتوانێت سوودی لەو بابەتەوە لێوەرگوارەوە هە لەگەڵ ئەوەشدا بۆ بوارەکانی دیکەی ژیان لە بواری فلیمسازیدا لە بوارەکانی دیکەدا چۆن دەتوانێت سوودی لێوەربگیرێت ئەم پەرتووکە زۆر سپاس داوای لێبوردی نایە ئەو هەڵەش پەنی کارەبایە ئیشی جوانی حکوومەتەیە تاوانی ئەوە نییە لە ڕاستیە ئەم کتێبە لە زۆر ڕۆ خزمەت بە هەڵەبجەیەکات بۆ نمونە ئەگەر حکوومەتی عێراقی ئێستا بێتە سەرخەت یان کۆمەڵگەی نێودەوڵەتی دان بە تاوانی بە جینۆساید ناساندنی هەڵەبجەدا بنێن و داوای ئامارێکمان لێ بکەن بۆی قەرەبوومان بکەنەوە وەک چۆن حکوومەتی عێراقی کاتی خۆی قەرەبووی کۆیتی کردەوە بە ئێستاشەوە ئێمە هیچ داتایەکمان نیە هیچ ئامارێک نیە ینی هیچ داتایەک نییە بۆ نمونە ژمارەی شەیدانی چیمابارانی هەڵەبجە هەتاوەکو ئێستا ساغ نەبووتەوە ینی ئەوەی کە ئەڵێ 5,000 کە ئێستا ژمارەکە ناگاتە بۆ نمونە چەند هەزارێک لە ڕاستیا زیاترن لە 5,000 بە کۆمەڵێک دلیلی زانستی و مێژووی و عەقڵی بۆ نمونە ئەو ژنانی کە دووگیان بوون شەید بوون لە تاوانی چیمابارانی هەڵەبجە مناڵەکانیان هەر شەیدن یان ئەوانەی کە بە برینداری مردوون و دووبارە ئەوانی شەر شەهیدن و ئەوانی کە لە ئاوارەیدا مردوون نمونە زۆر زۆرە خێزان هەبووە لە هەڵەبجە لە ئاوارەیە منداڵی بۆ نمونە بووە بەژێر ئۆتۆمبیلەوە منداڵی خنکاوە منداڵی لێ بەجێماوە یان بەشێکی زۆر لەو منداڵەون بوانی کە تاوەکو ئێستا بێسەر و شوێن بوون خێزان هەیە هەمویان بەیەکەوە گۆڕون بوون یعنی کەسێک نەبوو ئەمانە تۆمار بکات و هەروەها کۆمەڵێک لەوانەی کە خەڵکی دەرەوەی شارەکە بوون بۆ نمونە خەڵکی دەرەوەی هەڵەبجە بوون لەناو هەڵەبجە خوێندویانە یەکێک لەو کەسانی کە من دیدارێکم لەم کتێبەدا لەگەڵیدا ئەنجام داوە بەڕێز مامۆستا بادین حەسەن شارەزووری خوا خۆش بێت ئەم ساڵ وفاتی فەرموو بەرپرسی ڕێکخراوی CHF لە شاری سەیسایقی خۆشەویست کە یەکێکە لە ئەوانەی خاوەنی دەیان وێنەیە کە بە کامێرەی خۆی لە تاوانی چیمابارانی هەڵەبجە گرتوێتی لێرە خوێندکار بووە ئەڵێ کە ئێمە لە مزگەوتی تەکیە ئەماینەوە لەوێ کۆمەڵێک کەوتبوون کە شەهید بوون کە ناشتمانن هەر نەمانزانی چێن یعنی مەبەستم چییە بۆ نمونەم داتیانە هەڵیتە ئێمە بێکا لەسەر ئەمانە بکەین بۆ ئەوەی دۆزی هەڵەبجە بچێتە پێشەوە بۆ ئەوەی مەسەلەی
بە جینۆساید ناساندنی هەڵەبجە هەنگاوێک لە مافەکانی گەلی کورد نزیک بێتەوە دواتر ئەمانە خزمەتە بە سەرتاسەری هەر چوار پارچەکەی گەلی کوردستان و ئەمەوێ قسە لەسەر ئەوە بکەم یەک لە سەر سێی خەڵکی هەڵەبجە ئەو کات بەر ئەم گازانە کەوتون کە زیاتر لە 20,000 کەسن و کۆمەڵی بەڵگە هەن کە من لە بەرجی یەکەمی کتێبەکەدا دامناوە و لە بەڕێز دکتۆر شوان فایقەوە من وەرم گرتووە. دەمەوێت ئەوە بڵێم کە ئەڵمانیا یەکەم وڵات بوو کە ساڵی 1950 ئەم چەکەی تاقی کردەوە و ئیسرائیل لە ساڵی 1970 دژایەتیان کرد و ئەم پرۆژەیان پەک خست و حکوومەتی ئەمریکا کە ئیشی بە گەلی کورد نەما دوای 93 ساڵ لە دروستبوونی دەوڵەتی عراقی و چوونە دەرەوەی بەریتانیا ئەو کات دانینا بە کۆمەڵکوژی چیمابارانی و کۆمەڵکوژی و چیمابارانی هەڵەبجەی شەیدا. بۆیە من لەم بەرگانەدا کارم لەسەر ئەوە کردووە و ئەم کتێبانەی من سەرچاوەیەکن داندەلاقەیەکن بۆ ئەوەی ڕووناکتر وەک پەنجەرەیەکی گەورە بتوانین هەڵەبجەی لێوە ببینین و کارم لەسەر کۆی ئەو لایەنانە کردووە کە پەیوەندی بە مێژوو بە جینۆساید و بە کەسایەتی و بە پێکاتەکانی هەڵەبجەوە هەیە. وەک پێشتر ئاماژەم پێدا نازام تۆمارکرابیانە لە بەرگی یەکەمدا کە 355 لاپەڕەیە ئیشم لەسەر مێژوو کردووە و کۆمەڵێک دیدار و داتا و زانیاری تێدایە. لە بەرگی دووەما کە پێکاتەکانن ژماری لاپەڕەکانی 546 لاپەڕەیە، لە بەرگی سێهەمدا کە ژماری لاپەڕەکانی 496 لاپەڕەیە ئیشم لەسەر ئەدەب کردووە ئەو شعر و چیرۆکانەی کە تایبەتن بە هەڵەبجە بۆ جوانی هەڵەبجیان بۆ ئەو کارەساتی بەسەر هەڵەبجەدا نووسراوە هەوڵم داوە زۆربەیان کۆکەمەوە و هەروەها لە بەرگی چواردا کە وێنەی ڕەشوسپین و زانیاری زۆر گرنگیان لەگەڵدایە کە ژماری لاپەڕەکانی 426 لاپەڕەیە لەوێ شەرکارم لەسەر کردووە. بەرگی پێنجەم ژماری لاپەڕەکانی 404 لاپەڕەیە کۆمەڵێک وێنەی ڕەنگاڕەنگن وێنەی شەیدەکانم جیا کردوێتەوە بەشی وەرزشم جیا کردوێتەوە ئەو مرۆڤە جوانە بێدەمامکانی کە کۆمەڵگە پیان ئەڵێشێت هەمویانم بەشبەش جیا کردوێتەوە و هەروەها لە بەرگی شەشەم و کۆتاییدا کە لە ئێستادا ئامادەیە بۆ چاپ 414 لاپەڕێ ئەوانی شەر وێنەی ڕەنگاڕەنگن و دەستم کردو بە بەرگی حوتەم. دەمەوێت ئەوە بڵێم کە کۆی هەموو لاپەڕەکانی ئەم پرۆژە کە لە ساڵی 2023 دەستی پێ کردووە و مانگێک و چەند ڕۆژێکی تر ئەم پرۆژە ئەبێ بە 18 ساڵ کە وەک وتم 460 کەس تێدا بەشدارن. ئەم پرۆژە پێکاتووە لە 2643 لاپەڕە ئەوەی کە تاوەکو ئێستا ئامادەیە بۆ چاپ و بێگومان خزمەتێکی زۆر جوان و لە مێژوونە لە مێژیانە بە دۆزی هەڵەبجەیە کات و من هەر لەوێدا کارم کردووە لەسەر بۆ نمونە تاوانەکانی زەعیم سیدی کە ساڵی 1963 لە هەڵەبجە خوڵخانوێتی و هەروەها بردومانی هەڵەبجە لە ساڵی 1974 و هەروەها کۆمەڵکوژی هەڵەبجە لە ساڵی 1970 کە هەر لەوێدا 5,1970 بەشێک لە کانی ئاشخان ئەتەقێنرێتەوە خانوەکانی و هەروەها چیمابارانی هەڵەبجە لە ساڵی 1970 کە دواتر دیارە دەرەنجامەکانی زۆر قسەی لەسەر کراوە من نامەوێت لێرەدا زۆر قوڵبمەوە لەسەری و هەروەها ئەنفالی 1152 هەڵەبجەیی کە لە ساڵی 1970 ئەو کات بە بڕیارێکی ساختەی حکوومەتی عراقی ئەگەڕێنەوە و لە سلێمانی و لە کەرکووک و لە کۆمەڵێک شوێنی ترکۆکرێنەوە ڕاگوازرێن و ئەوانش ئەبن بە بەشێک لەو کوێرەوەریانەی بەسەر هەڵەبجە هاتووە منێکێ لەو دیدارانەی کە لەگەڵ خێزانی حسەشای هەڵەبجە ئەنجامم داوە تەواوی ئەو بەڵگانم لە بەرجی دوودا لە پێکاتەکاندا خستووەتە ڕوو و باسی ئەوەم کردووە چۆن ئەم خێزانە هەڵەبجەیانە ڕاگوازراون و ئەنفال کراون. زۆر بەشە بابەتێکی دیکە گرنگە بۆ من قسەی لەسەر بکەم ئەویش ئەوەیە من بەدەر لەم زنجیرە پەرتووکە کە ئامادەم کردووە بۆ چاپ کۆمەڵێک کاری ترم کردووە بۆ نمونە دیوانی ڕاگەیاندنکار کاکمادی هەورامی کە ئێستا لە بەردەستمایەوە بە خۆشحاڵیەوە پارەکەی لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە دراوە سپۆنسەری چاپەکەی بوون کە پێک هاتووە لە 323 لاپەڕە دیوانی بەڕێز مادی هەورامی چێک ملوانی کە کاری ئامادەکردن و کۆکردنەوەی بۆ کردو و هەتاوەکو دابەشکردنەکەشی لەگەڵیان بووم و هەروەها ئێستاش مۆتیڤەکانیم کۆکردوێتەوە بۆ ئەوەی کە ئەوانی چاپکرێن و لە فەوتان ڕزگار بکرێن و یەکێکی دیکە لەو کتێبانەی کە کارم لەسەر کردوون کتێبی شەهیدی چیمابارانی هەڵەبجە شەهید جەلال عازەبانیە کە گۆڕەکەی ونە زۆر باشە کاگەرم دەمەوێت لەسەر بە چاپگەیاندنی کتێبی هەڵەبجەناسی گفتوگۆ بکەین لەو بارەیەوە
بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هوەری پارێزگای هەڵەبجە ڕایگەیاند بوو کە لە دەسەڵاتی دارایی ئەواندا نییە ئەو پەرتووکە شەشبەرگیە چاپ بکەن. دەڵێت کە بەڕێستان لەگەڵ وەزیری ڕۆشنبیریدا بینیوتەوە کە ئەو کاتیاتەوە پارێزگای هەڵەبجە. دەمێ بزانم هیچ بەڵێنێکی پێدراوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە کە ئەو پەرتووکە بە چاپ بکەن، یاخود جگە لەوەش کۆمپانیایە یاخود کەسێکی دەوڵەمەند هیچ ئامادەیەکی نیشانداوە کە ئەو کتێبەی هەڵەبجەناسی بە چاپ بگەێنرێت؟ زۆر سواز بۆ پرسیارەکەت، زۆر بە کورتی سەرنجێکی تر ئەڵێم و وەڵامی پرسیارەکە دەدەمەوە. یەکێکی دیکە لەو کتێبانە کە من چاپم کردوون دیوانی جارەگوڵی کاک حەمی عەدەیە کە پارەی چاپەکەی لەلایەن حاجی بڕیاری کوڕیەوە درراوە بۆی گلەیمان لێنەکە، وە کتێبێکی دیکە کتێبی خامەی بێبەشە کە ئەوی شێکێتی نیشتیمانی کوردستان پارەکەیان داوە. سەبارەت بە ئەو پرسیارەی جەنابتان، من ئەو پرۆژەم بە پرۆپۆزەڵێک و بە نووسراوێک داوە بە نووسینگەی جەنابی وەزیر کاک حەمەی حەمەسعی لە هەڵەبجەی شەهید دوای ئەوەی کە کۆبنەوەی کرا لەگەڵ نووسەران و ڕۆشنبیران کە زۆر جێگەی ئومێد بوو. منیش یەکێکم لەوانە کە وانگێشت کرابوومە هەتاوەکو ئەم کاتێک کە من لەگەڵ ئێوە قسەیەکەم لە نووسینگەی جەنابی وەزیرەوە بە ڕەسمی یان بە نووسراوێک، چونکە من بە نووسراو پرۆژەکەم پێشکەش کردوون هیچ وەڵامێک نەدراومەتەوە و لە فەیسبوکەکەشم نامەیەکی کراوم بۆ وەزیری ڕۆشنبیری کاک حەمەی حەمەسعی بڵاو کردەوە. بەڵام ئەخلاقیان ئەبێ ئەوە بڵێم کاک دەلیل جەمال لە ڕێگەی فەیسبوکەوە بە شێوەیەکی ناڕەسمی قسەی لەگەڵا کردم و باسیەوەی کردۆخەکە بەو جۆرەیە جارێ ئێمە ناتوانین هیچ بکەین. و لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجەش کاک پەروێز نیازی لە چاپێکەوتنێکی دیکەمدا لێدوانی لەسەر ئەو کتێبانی من داوە و باسی ئەوە کاکە لە دەسەڵاتی ئەواندانی. ڕاستی ئەم پرۆژەی من پرۆژێکە بۆ هەموو هەڵەبجە، چاپکردنی قوبوڵکردنی خەڵکی هەڵەبجەیە و ڕەتکردنەوەی هەڵەبجە و مێژوەکەیەتی و ڕەتکردنەوەی پێنووسی 460 کەسایەتیە. چونکە ئەو پرۆژە تەنها هی من نییە، پیاوێکی وەکو مامۆستا حەکیمی مەلاساڵە کە پێداچوونەوەی بۆ هەر شەش بەرگەکە کردو و پێشەکی بۆ نووسیوە و دەیان پێنووسی وەک کاک ئەحمەد ڕەنجیار، وەک عەبدولقادر شادی، وەک مەلالەتیفی بامۆکی، وەکو مامۆستا مەلاتایری بامۆکی، وەکو جەمال حەبیبوڵڵا بێدار، وەکو دکتۆر محەممەد ئەمین هەورامانی، وەکو مامۆستا هەمایۆن ساحێب. یعنی خەڵکێکی بێشمار لەم پرۆژەدا بەشدار بوون و خزمەتێکی زۆرە بە مێژووی هەڵەبجە چاپکردنی ئەو کتێبانە دانانە بە گەورەی مێژووی هەڵەبجە و ڕەتکردنەوەی جارێکی دیکە چیمابارانکردنەوەی شاری هەڵەبجێ. زۆر باشە کاگاران، دەرفەتمان نەماوە ببوورە بۆ زیاتر دەرفەتەکەی جەنابەت بۆی گرفتەکەەوە لە دەستچوو دەمەوێت زۆر بە کورتی پێم بڵێ بزانم ئێستا لە دوایەم هەموو هەوڵ و تەلاشی کە کردوتەوە ئەم بەرهەمانەی کە ئێستا هەتا پلانی تر چییە یاخۆت پەیامە چییە بۆ لایەنە پەیوەندیدارەکان هەمووانەی کە دەبێت چاویان لەسەر تۆ بێ و ئەرکیانە هاوکارت بن؟ لە ڕاستی هەمویان ئەبێ مەمنونی من بن، چونکە ئەو ئەرکەی من پێ هەڵساوم. ئێستا ئەگەر بچیتە مۆنومێنتی هەڵەبجە داوای کتێبێ بکەی، بەڵگەنامەیە پێی سەرچاوی بکەی، ئەوەندە کەمی لێ مرۆڤ ڕووی نایە بچێتە ژوورەوە. کاتێک کە بیانیەکان ڕیانەکەوێتە هەڵەبجە هەر شوورەیە لە هەڵەبجە. یعنی بەڕاستی ئەوە من پێویستم بەوە نییە ئافرین و دەستخۆشی و سپاس بکرێم، چونکە من ڕاستی کار بۆ مێژووی خۆمەکەم وەک ئارام، بەڵام ئەو خزمەتەی کە من بە هەڵەبجەم کردووە ئەبوایە هەمویان باتنایەتە پێشەوە. لە ڕاستی ئەگەرم پرۆژەیەکی گەندەڵی و ئەگەر گۆرانی سەرشەقام بواە بە 25 ملیۆن داعمیانە کرد. ئەگەر بۆ نمونە کاکە جاری وهەیە لە سیمینارێکە لە پرێس کۆنفرانسێکە لە فیستیڤاڵێکی ئەدەبیە ئەوەنەی کە خەڵک نانەخوات و ئەوەی کە ئەنووسێ لەسەر ناخواردن کرێ سیارە و تەلەفۆنات و ئۆتێلەکە کە هیچیشی ناکرێت دوایی عین لە سایەکی ناکرێت پارەی ئەوە بدرێ من ئەم پرۆژەی پێ چاپەکەم. و من جاران بیرم لەوە کردەوە چاپکردنی ئەم پرۆژە دەرفەتێکە بێ بۆ ئەوەی هەڵەبجە بگوازینەوە بۆ کایەکی دیکە بۆ ژیانی بەبرابکردن. بەڵام ئێستا بیر لەوەیە کەمەوە منیش بەشێکم لەو شەهیدانەی دیکە، یعنی بەڕاستی بەداخەوە بۆ ئەم حکومەتەی ئێمە کە هیچ شتێکی لە شوێنی خۆیان نیە و بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە بەقەدر سامانە سروشتیەکان گەندەڵیتی ئاکرێ. یعنی کۆمەڵێ من وەزیری ڕۆشنبیریە بینمە چێ بۆ کەرکووک، بەڵام من نبینێ لە هەڵەبجە لە پاڵخۆیە. وەزیری ڕۆشنبیریە بینم لە سلێمانیا دەیان کار و چالاکیەکە، بەڵام هەتاوەکو ئێستا دەرفەتیان نەبوو بۆی وەڵامی من بدەنەوە. لە ڕاستیان من مەمنونی کەس نابم بۆ ئەم کتێبانم چاپکە و هەڵەبجە پێویستی بە منە، حکوومەتی هەرێم پێویستی بە منە، من پێویستم بە هیچیان نییە. زۆر سپاس بۆ بەڕێز ئارام شەمێرانی نووسەری کتێبی هەڵەبجە ناسی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان نبووی سپاس دەکەین. ڕازان دەچی لە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک. گەرەتەوێت قاپەکانت بە جوانی پاک ببنەوە و زیان بە تەندروستیت نەگەێنێت ئەوە زاهی یۆپاک بەکاربێنە. گەرەتەوێت بە دوور بیت لە هەموو جۆرە میکرۆبێک و دەستەکانت بۆنیان خۆش بێت ئەوە سایلی یۆپاک بەکاربێنە. فاسی یۆپاک بەرهەمێکی ناوازەیە و ڕەنگی جلەکانت دەپارێزێت و بێبۆنە و زیان بە تەندروستیت ناگەێنێت بۆ جلی سپیش بەکاردێت. فلاشی یۆپاک بێبۆنە و بێزیانە و هەمیشە و زیاتر هەست بە پاک و خاوێنی ماڵ و مشتەمەلاتەکەت دەکەیت. ڕووناکی و جوانی و بۆنی خۆش با مۆجزەی یۆپاک بەدیدێت. پاکەرەوەکانی یۆپاک بەرهەمێکی ئێرانیە و زیان بە تەندروستی ناگەێنێت. باوەڕپێکراوی وڵاتانی ئەوروپایە و بۆ زۆربەی وڵاتان هەنارداکرێت. بۆ دەستکەوتنی بەرهەمەکانی یۆپاک پەیوەندی با کۆگای بەرهەمەوە بکەن. ناونیشان سلێمانی ئیبراهیم ئەحمەد پشت بەنزینخانەی وڵات. بەرهەمە پاکەرەوەکانی یۆپاک. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە. بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە. بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە. وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە، ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت. بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە. گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارامی و دڵنیایی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە و تەوەرێکی دانیشتنەکە تایبەت دەبێت بە پرساندنی سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگرەکەی و وەزیری دارایی. بەپێی بەرنامەی کاری دانیشتنەکە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ تایبەتە بە پرساندنی سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگرەکەی و وەزیری دارایی و ئابووری و خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازە یاسای پاراستنی تۆڕ و بنچینەکانی یا و ئاوەڕۆ و
پێشنیازە یاسای بەڕێوەبردن و پاراستنی ئاو لە هەرێمی کوردستان و هەروەها دانانی عومەر عەبدوڵڵا گوڵپی لە ئەندامی لیژنەی دارایی و کاروباری ئابووری. بەپێی زانیاریەکان مەسرور بارزانی و قوبات تاڵابانی و ئاواتی شێخ جەناب نایانەوێت ئامادەی پرسانەکە بن و دەستەی سەرۆکایەتی و فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕانیش خواستیەوەیان هەیە پرسانەکە بێ ئامادەیە و بەرپرسانە بەڕێوە بچێت و تەنها راپۆرتی حکوومەت لە پەرلەمان پێشکەش بکرێت کە ئەوەش پێچەوانەی پێڕەوی ناوخۆی پەرلەمانە. نوێنەری حکوومەتی هەرێم لە پاریس پاڵپشتی خۆی بۆ فەڕەنسا ڕاگەیاند و لا وێنەیەکیشدا کە هەردوو ئاڵای کوردستان و فەڕەنسای پێکەوە دانابوو وتی هێز لە یەکگرتندایە. شەوی ڕابردوو نوێنەری حکوومەتی هەرێم لە فەڕەنسا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پاڵپشتی خۆی بۆ ئەو وڵاتە ڕاگەیاند و لا پۆستێکدا کە پاش چەند کاتژمێرێک سڕیەوە نووسی بووی هێز لە یەکگرتندایە وەک ئاماژەیەک بۆ ئەو سیاسەتەی فەڕەنسا بکە بەرامبەر بە ئیسلام و مسلمانان دەیگرێتە بەر. پاش بڵاوکردنەوەی ئەو پۆستەی نوێنەرەکەی حکوومەتی هەرێم لە فەڕەنسا کاردانەوەی هاوڵاتیان بە کۆمێن دەستی پێکرد و بەدەیان هاوڵاتی بەشدار لە پۆستەکەی نوێنەری حکوومەت پشتیوانی خۆیان بۆ پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت دووپات کردەوە و دەیان نووسی کە حکوومەت نوێنەری ئەوان نییە پاش سوکایەتی و دژایەتیەکانی فەڕەنسا بۆ سەر ئیسلام و پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت مسلمانانی کوردستان چالێنج و هەفتەی پشتیوانی و بایکۆتی کاڵای فەڕەنسیان ڕاگەیاندووە. ئەوەش ترسی تێکچوونی پەیوەندیەکانی لای حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ فەڕەنسا دروست کردووە و تا ئێستاش هیچ جەڵوێستێکی فەرمی و جددیان بۆ پشتیوانی لە ئیسلام و محەممەد نەگرتووەتە بەر. یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەکەی ئەنجومەنی ئاسایش لەسەر ئۆپەراسیۆنی پوشەڵکردنەوەی چەند کردەیەکی تیرۆریستی و دەستگیرکردنی چەندین کەس ڕەت دەکەنەوە و دەڵێن بە هیچ شێوەیەک بەرپرسانی یەکێتی لە ئەنجومەنی ئاسایش نە ئاگایان لە ئۆپەراسیۆنێکی لەو شێوەیە هەیە و نە لەسەر دەرکردنی بەیاننامەکەش پرسیان پێکراوە. وتەبێژێک لە ئەنجومەنی ئاسایش کە لە پشکی یەکێتی نیشتیمانیە ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە کە تێیدا هاتووە لە کۆی 5 ئەندامی ئەنجومەنی ئاسایش سییان یەکێتین بەڵام ئاگاداریەوە بەیاننامەیە نەبوون کە بە ناوی ئەنجومەنەکەیانەوە بڵاو کراوەتەوە و تێیدا باس لە ئەنجامدانی ئۆپەراسیۆن کراوە بۆیە ڕەتی دەکەنەوە. ئاوتێبێژەی ئەنجومەنی ئاسایش دەڵێت بەرپرسانی یەکێتی لە ئەنجومەنی ئاسایش ئاگاداری ڕووداوی لەو جۆرە نین کە لە هەرێم ڕووی دابێت ڕێگەش نادەن بە ناوی ئەنجومەنێکەوە ڕاگەیەندرا و بڵاو بکرێتەوە کە پێش بڵاوکردنەوەی ئەندامە سەرەکیەکانی ڕاوێژ و پرسیان پێ نەکرابێت. ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی ئاسایشی هەرێم ڕایگەیاندبوو لە چەند ڕۆژی ڕابردووتردا چەند هێرشێکی تێکدەرانەیان لە هەرێم پوچەڵ کردووەتەوە و چەندین کەسیان دەستگیر کردووە کە پەیوەندیان لەگەڵ گروپە تیرۆریستیەکاندا هەبووە. حکوومەتی ناوەند بۆ دابینکردنی موچەی ئەم مانگە پێویستی بە 20 تریلیۆن دینارە کە قەرز بکات. پەرلەمانیش تەنها ڕێگە بە قەرزکردنی 12 تریلیۆن دینار دەدات. ناجی سعیدی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عراق ڕایگەاند. نیگەرانیەکی ڕاستەقینە لەلایەن لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەران و پەرلەمانتاران دروست بووە لەسەر سیاسەتی دارایی حکوومەت کە بەردەوام پشت بە قەرز دەبەستێت و ترسیەوەیان هەیە ئەو قەرزکردنە کار لەسەر یەدەکی بانکی ناوەندی بکات. ئەوەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عراق وتیشی یاسای کورتێنانی دارایی کە حکوومەت ڕەوانەی پەرلەمانی کردووە پێویستی بە 41 تریلیۆن دینارە تا موچەی 3 مانگی ئەم ساڵی پێدابین بکرێت. بەڵام لیژنەی دارایی ئەو یاسایە هەموار دەکاتەوە بۆ 12 تریلیۆن دینار کەمی دەکاتەوە. کورتێنانی داهاتی ساڵانە چارەنووسی ئابووری عراقی بەرەو تاریکێکی مەترسیدار بردووە و نازانرێت کە لەلایەکەوە مستەفا کازمی نایەوێت تا هەڵبژاردنەکانی حوزەیرانی 2021 خەڵک و موچەخۆران تووشی قەیرانی دارایی بکاتەوە و لەلایەکی دیکەشەوە ئەنجومەنی نوێنەران نایەوێت خۆ دەرخستنەکانی کازمی لەسەر حسابی یەدەکی دارایی وڵات بێت. پاش 3 ڕۆژ لە خستنە بازاڕی بەرهەمە نوێیەکانی کۆمپانیای ئەپڵ چەند گرفتێکی ئایفۆنی 12 و پاشکۆکانی ئاشکرا دەکات و وەکو ڕێنماییەک بۆ بەکارهێنەرانی دایانخاتە ڕوو. کۆمپانیای ئەپڵ ڕایگەاند پێویستە بەکارهێنەرانی ئایفۆنی 12 و پاشکۆکانی ئاگادار بن لەبارەی ئەو مەترسیانەی پەیوەندیدارن بە ئەگەری بەرزبوونەوەی پلەی گەرمی مۆبایلەکە یان لە دەستدانی کارتەکانی یاخۆت ئەو بەڵگانەی کە کارتە زیرەکەکان دەگرێتەوە و ئەپڵ زیاتر باز لەوە دەکات و دەڵێت لەگەڵ لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمای ئامێرەکە لە کاتێکدا کە لە ژێر بارگاویکردنەوەدایە توانای باتریەکە لە ڕێژەی 180 سنووردار دەکات. بەپێی زانیاریەکان ماکسێڤی مۆبایلەکە دەتوانێت بەرنامەی میمۆری کە لە کاتی کارتی زەمان
یان تەنانەت ئەوەی لە هەندێک لە بەڵگەنامەکانی وەک پاسپۆرتدا هەیە یان ئەوەی لە سویچی ئۆتۆمبیلدایە لە کار بخات یان لە ناوی ببات. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریەکانمان پێشکەش کردن پاشنەوە بڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەبێت. وڵازان بۆ زیاتر زانیاری لەسەر شار و شارۆچەکان هێرمی کوردستان دەچینە لای تۆڕی پامنێرانمان سەرەتا دەچینە پارێزگای هەولێر بۆ لای پامنێرمان ئیدریس محەممەد ئیدریس سڵای خوا لێ بێ دوایین زانیاریەکانی پارێزگای هەولێر چین؟ سڵای خوا لە ئێوە و لە گشتبینەرانی بەڕێزیش بڵێ ئێستا ئێمە لە قوتابخانەی شاری مامۆستایانی لە شاری هەولێر ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز وەزیری پەروەردە ئەم قوتابخانەیە ئاهەنگی کردنەوەی بۆ دەکرێت بڵێ دوای کۆمەڵێک دوای ماوەیە کە قوتابخانەکان کرانەوەیان بخۆ بینیوە و قوتابیەکان لە هۆڵەکانی خوێندن دەستیان بە خوێندن کردووە لە شارەکانی سلێمانی و پارێزگای هەڵەبجە بایکۆتی خوێندن کراوە. ئەمڕۆ چاوەڕێی ئەوە دەکەین بەڕێز وەزیری پەروەردە بزانین ئاخۆ چ بڕیارێک لەو بارەیەوە دەدات خوێندن بە شێوەی ئۆنلاین بەردەوام دەبێت بۆ شێوەیە کە ئێستا هەیە یاخود گۆڕانکاری بەسەردادێت بەهۆی ئەوەی کۆمەڵێک مامۆستا یاخود کۆمەڵی قوتابی و مامۆستا بەیەکەوە تووشی ئەم ڤایرۆسە بوونە لە ئێستاداوە لە شارەکانی سلێمانی و پارێزگای هەڵەبجەش بایکۆتی خوێندن کراوە. بەڵێ زانیاریی تری ڕۆژیش هەیە ئەمڕۆ دانیشتەکانی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ دەست پێ دەکاتەوە لە بە ئامادەبوونی ینی با کۆمەڵێک بەرگا ئەم بڕگانەش کە پێک هاتووە باز لە بەڕێوەبردننی پاراستنی ئاو دەکات لە هەرێمی کوردستان و بڕگەی دووەمیش گفتوگۆکەش دانانی بەڕێز عومەر عەبدوڵڵا گوڵپیە لە شوێنی ئەندامی پەرلەمان کاک سۆران عومەر کە دەستی لە کار کێشایەوە و خاڵی سێمیش کە خاڵێکی برایەمەوە تا ڕادەیە گرینگە وەڵامی پرساندنەکەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی دەخرێت ئەخراوەتە بەرنامەکاری دانیشتنەکە وا باز لە گفتوگۆکان دەکرێت و ئاخۆ ئێمە چاوەڕە دەکەن ئاخۆ وەڵامەکانی سەرۆکی حکوومەت بۆ ئەندامانی پەرلەمانی کوردستان چییە و چۆنە ئێمە لە گەشتەکانی داهاتوو ئینشاڵڵا هەوڵ دەدەین هەواڵەکان و زانیارەکانی ڕۆژتان بۆ بگوازینەوە بەڵێ ئەمە زانیارەکانی ڕۆژ بوو لە شاری هەولێر. وەزیر سەردانی کردووە قوتابخانەی حکومیە یاخۆت ئەهلیە چونکە لە ئێستادا بەپێی ڕێنمایەکانی وەزارەت نابێت قوتابخانە حکومیەکان کراوە بن بەڵام بەداخەوە ئەهلیەکان کراوە. ئەوەی من دەیبینم ئێستا ڕێژەیەکی کەم لە قوتابیان تێدا بەشدارن و بەهۆی ئەوەی کە وەزیری پەروەردەش تێدا بەشدارە بۆ کردنەوەی قوتابخانەکە ئەم قوتابخانەیە لە شارێکی ئەهلیەوە تا شارێکە وەکو گروپێک کە دروست کراوە بڵێ من زانیاری تاوام نییە لەو بارەیەوە بەڵام پێدەچێت ئەم شارە وەکو شارێکی ئەهلی سەیر بکرێت و ڕێژەیەکی کەم لە قوتابیان ئامادەن تەنها قوتابیانی پۆلی 12 کاک جەلال. زۆر باشە زۆر سپاس بۆ پامێرمانی ئیدریس محەممەد لە هەولێر و لەگەڵمان نبوو دەچینە چەمچەماڵ جەلال جەباری سڵاو کاک جەلال دوایین زانیاریەکانی قەزای چەمچەماڵ چین؟ کاک جەلال سڵاوی خوا لێ بێت دوایین زانیاریەکانی قەزای چەمچەماڵ چین؟ دانیار سڵاوی خوای گەورە لە ئێوە و بەڵێ کاک دانیار سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت و بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی بۆ گشتلایەک ئەم ڕۆژ دیارە لە قەزای چەمچەماڵ چەند چالاکیەک ئەنجام دراون و چەند چالاکێکی تریش ئەنجام ئەدرێن یەک لە چالاکیەکان ئەمڕۆ ڕێکخراوی هاواری خێرخوازی کە ڕێکخراوێکی خێرخوازی کۆمەڵی ئیسلامیە هەستا بە دابەشکردنی موچەی مانگەکانی نۆدا بەسەر 60 مناڵی بێباوکی سنووری قەزای چەمچەماڵ و ناحیە و کۆمەڵگەکانی دەوروبەریدا کە دیارە ڕێکخراوەکە دوو مانگ جارێ هاوکاری ژمارەیەک لە مناڵانی بێباوکەکە چێ لە سەنتەری قەزای چەمچەماڵ و چێ لە ناحیەکانی دەوروبەری قەزاکە و ئەمڕۆژ وەک ئاماژەم پێکرد ڕێکخراوەکە هەستا بە دابەشکردنی موچەی مانگەکانی نۆدا بەسەر زیاتر لە 6 مناڵی سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری و چالاکی دووەم بڕیار ئەمڕۆ کاتژمێر 3 لە بەشی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ لە قەزای چەمچەماڵ چەند کورتە فیلمێک نمایش بکرێن بۆ ئامادەبووان دیارە ئەمێ ئاماژە بۆ بکەم کاک دانیار
کە ماوەی 8 هەفتەیە بەشی ڕۆشنبیری و هونەر لە چەمچەماڵ بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان چالاکیەکانیان دەست پێ کردوێتەوە و هەفتانە لە ڕۆژانی چوارشەممەدا چالاکی جۆرا و جۆر بەڕێوە چەند دیارە کە چالاکیەکانیان بریتین لە ئێوارە کۆڕی شعری و نمایشکردنی شانۆ و پێشەنگای شێوەکاری و ناساندنی کتێب و ئەمڕۆیش لە هۆڵی ڕۆشنبیری قەزاکە دیارە چەند کورتە فیلمێک نمایشەکرێت کە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری شاری کەرکووکەوە ئامادەکراوە و بابەتێکی ترەمەوە ئاماژەی پێ بکەم کاک دانیار دیارە و چالاکیانن کە لە چەند ڕۆژی ڕابردووە بڕیارە بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بەڕێوە بچن دیارە ڕۆژی پێنجشەممە کە 29 ئەم مانگەیە کە یادی لە دایکبوونی ڕابەری مرۆڤایەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەرچەند وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی ئاماژەیان بەوە کردووە کە نابێ هیچ چالاکیەک بەڕێوە بچێ بەڵام دیارە لەم سنوورە کۆمەڵێک لە چالاکی جیاواز و نەوعی بەڕێوە ئەچێ و تا بەدەر لەو یادە تەقلیدیانەی کە ساڵانە لە مزگەوتەکانە ئەکرێتەوە من ئەمەوێ ئاماژە بە چەند چالاکیەک پیان بکەم یەک لەو چالاکیانە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ساڵانە لەم سنوورە لە یادی مەولوددا نەخۆشخانەی مناڵبوون بەسەرەکەنەوە و ئەو مناڵانەی کە ناویان لێ ئەنرێ محەممەد لەلایەن ڕێکخراوی خوشکانی ئیسلامیە و دیاری تایبەت بەخۆیان و بەدایکشیان ئەدرێ ئەمە یەک لە چالاکیەکان کە بڕیارە لە ڕۆژی پێنجشەممە بەڕێوە بچێ و دووەم چالاشی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگەیە کە دیارە بۆ ساڵی حوتەم ئەم ڕێکخراوە هەڵ ئەسێ بە چاندنی نەمام لە یادی لە دایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە فەرمانگە و لە شوێنە گشتەکان و لە مزگەوتەکانی سنووری قەزای چەمچەماڵ و تەنانەت ناحیەکانی دەوروبەرشی و چالاکیەکی تریش کە هەر بڕیارە بە بۆنەی یادی مەولودەوە بەڕێوە بچی هەر لە ئێستەوە ئەوەی لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو کراوەتەوە کە چەند پزیشکێک و چەند تەلارێکی پزیشکی لەم سنوورە بڕیاریان داوە لەو ڕۆژەیە لە سەنتەری قەزای چەمچەماڵ بە بۆنەی یادی مەولودەوە نەخۆش بەبێ بەرامبەر بدینن و پێ ئەچێ کۆمەڵگەی پزیشکی بەخشینیش لە چەمچەمان ڕە و لەو ڕۆژەیە چەند چالاکیەک و چەند ئۆڤەرێکی تایبەتیان هەبێت کە هێشتا ڕایان نەگەیانوە ئەمە کۆی زانارەکان و لای من ئەگەر پرسیارێکی تایبەتان نەبێ من ئەگەڕێمەوە لای ئێوە زۆر سپاس بۆ پێیانێرمان جەبار جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیارەکان بەڵازان دەچینە لای قەزای سەی سادق پەیامنێرمان سوێ محەممەد سوێ سوڵای خوا لێبێ دوایین زانیاریەکانی قەزای سەی سادق چین بەڵێ سڵای خی گەورەتان لەبێ من ئێستا لە قەزای پێنجوێنم لە ئەمڕۆکە هاتووم بۆ پێنجوێن لە سەی سادق نیم دەمەوێت هەواڵ و زانیاریەکانی قەزای پێنجوێن بگوازمەوە یەکێک لەوانەی کە پێنجوێن بە حکمەوەی ناوچەیەکی شاخاوی و کوێستانە پێویستیان بە سوتەمەنی زیاترە لە چاو سەی سادق من ئەمڕۆ قایمقامی قەزای پێنجوێن میوانمە دەمەوێت زانیاری زیاتر لە وەربگرم کاکزانە ڕەحمان قایمقامی قەزای پێنجوێن کاکزانە ئەگەر بێتە ئێرەوە دەمەوێت بزانم من لە سەی سادق هاتم کەشواوە گەرم بوو ینی لە چاو قەزای پێنجوێن تۆ قەمسەڵۆ لە بەرای هۆکارەکەی بۆچی کە ئەمڕۆ قەمسەڵۆ لە بەرە لە ڕاستە پێنجوێن ناوچەیەکی ساردا بەیانیان کە یین بۆ دوام زۆر ساردە لە برەوەی ئەم پەتاوەرزیش لە ناوایە خۆمان پارێزین نەک من زۆرینەی هاوڵاتیانی سنووری قەزای پێنجوێن کە بەیانیان دەرەچن لەگەڵ شەوانە بە دڵنیاییەوە قەمسەڵە چاکەتی پایزە بەکارێن بۆی نەخۆش نەکەین باشە تۆ لێرە دانیشتو قەزای پێنجوێنی هەوڵدا بۆ دابینکردنی نەوت ئێمە ساڵانە پێش هاتنی وەرزی سەرما لە هاوینە بە کتابی ڕسمی سەروی خۆمان بەتایبەتی پارێزگای سلێمانی ئاگادارەکەین کە داوای سوتەمەنیەکەن بۆ سنووری قەزای پێنجوێن چونکە پێنجوێن خصوصیەتێکیە ناوچەیەکی شوێستانیە کە بەلانی کەمەوە ساڵانە هەموو هاوڵاتیەکی ئەم قەزایەگەر زۆر بە دەست پێوەگرتنی ژنەوتەکەی بەکاربێن بەلانی کەمەوە 3 بەرمیل نەوت سوتەمەنیمان پێویستە بەداخەوە پارەکە 1 بەرمیل نەوتمان بۆ دابین کراوە ئەم ساڵی چاوەڕێن نەوتمان بۆ دابین کرێت داوامان کردو جدیشین لە داواکاریەکەمان بە ئومێدەوەی حکوومەتی هەرێم ئاوڕی جدی لە پێنجوێن باتەوە بەلانی کەمەوە ئەگەر 3 بەرمیلەکەش دابین نەکا بەرمیلێ تا 2 بەرمیل نەوت دابین بکا بۆ سنووری قەزاکە زۆر باشە دەستخۆ سەبارەت بەوەی کە نەوت دابین ناکرێ هاوڵاتیان بە ناچاری دابڕنەوە پەنا دەبن بۆ داربڕینەوە ئێوە چیتان کردە بۆ ئەمە ئایا هەر کەسێک دار ببڕێتەوە سزایەدەن
لە ڕاستە داربڕین لە سنووری قەزای پێنجوێنە شتێک نییە بڵێ بتانی بە تەواتی کۆنتترۆل کرێوبەری پێبیگیرێت چونکە ئەو هێزانی کە لە بەردەستمانە بە تایبەتی ئەوانەی پۆلیسی دارستان هێزێکی کەمە ئیمکانێتیان کەمە دوجاریش هاوڵاتی ئەگەر سوتەمەنی بۆ داوین نەکرێ و مەسان ناچار بێ بە دڵنیاییەوە گەر بە شەوی شابێت چێت دار ئەبڕێ ئەمانە بەشێکیان ئەوانی بە تایبەتی من ناڵێم لەسەر توێتایەدار خەڵکە گیرێ بە محکەمە مەگەر خەڵکێک زۆر بێویژدانانە بچێت گەڵاجارێکی گەورە هەزاراندار ببڕێ ئەوانە ڕوبەڕووی دادگاکرێنەوە ئەجینا نەک لە پێنجۆن لە زۆربەی شوێنەکانە ئەبینین خەڵوز بەکارێ و داریش بەکارێ و کەسیش زۆر سزا نادرێت لەبەرەوە ژیانی هاوڵاتی لە پێشترە بەڵام هەمومان لە هەوڵێوان ژینگەکە بپارێزین پێنجۆن خصوصیەتێکیکەی هەیە ئەلحەمدولیلا کارەباکەمان تا ڕادەیەک باشە ئەمەش تا ڕادەیەک بۆ هاوڵاتیان ئەوەی کە ئێمە خۆمان بە دووادا چوونەکەین چونکە لێرە فەحسی کۆرۆنا ناکرێەوە خەڵکیش ئێستا ناچێ فەحسی کۆرۆناکە لە سنتەرە حکومەکانە تەنها و کەسانە نەبێت کە زۆر بە تەواتی پەکیانەکەی پێویستیان بە ئۆکسجینە ئیحالی سلێمانی کیانەکەی پێویستیان بە ئۆکسجینە ئیحالی سلێمانیەکرێ زۆر سپاس بۆ پامێرمان سوێ محەممەد لە پێنجێنەوە لەگەڵمانەوەی دەچینە تووشی ڤایرۆسەکە ئەبن و سواز بۆخوا لەلایەن ئەو کارمەندە دڵسۆزانەی سنووری قەزای پێنجوێنەوە هەموو دکتۆرە بەڕێزانەی قەزای پێنجوێن کە دانیشتووی سنووری قەزاکەن ئەوەی من ئاگادارم خۆیان شەوانە ئەچنە ماڵەکان عیلاجیانەکەن و بەدەمیانەوە بن کامانە وای کردووە باریشانی خەڵکی پێنجوێن سوکتر بێت. بەڵێ دەست خۆش بێ ئەمە زانیارەکانی قەزای پێنجوێن. زۆر سپاس بۆ پامێرمان سوێ محەممەد لە پێنجێنەوە لەگەڵمانەوەی دەچینە پارێزگای دۆک ئیدری سڵاوی خوا لەبێت دوایین زانیارەکانی مان لەگەڵە لە دوهۆکەوە ئەمجد سڵاوی خوا لەبێت زانیارەکانی پارێزگای دوهۆک چین. بله سلاوت خودل تو بینارید کانال اسمانی پیام بن و کویا دیاره بجین مواقع درجه کو بجین هر روش پارێزگا دهو که هر وی آوایی کو چالاکوان و روزنامه‌وان و آزادی خاص همی گاوا کفتین بن یعنی کفتین جر کارگریات دستالات و هر دمج یعنی دستالات هر کسی که چالاکوان روزنامه‌وان حتی دمایی که بنا نچیر دستالات و دستالات دست سرد کرد اتومات جدا جدا بود درست کش برنده جی نهادا بجین زیادتری 5 کسا یعنی بیت حتی 10 کسا یان زیادتر بن دست سر کرینه دو ماهی جار پیش چند روزه که پیش چند روزه که 3 کس یعنی هات نه دست سر کردن او 3 کس که هاتی نه دست سر کردن بجین رئیست امنیتی پرنگی که چوبون سر مالتوان و هات نه دست سر کردن که شوان سعید و ایاس کرم و گهدار زباری بون افر 3 کس ها تنها جی یعنی جهوان دیار نینه بله بتنه کو یا هاتی زانین کو او کسن هاتین اف کسته دست سر کرین یعنی دمامقدار بون هزت امنیتی دمامقدار بون و به ترومبیلن تایبت هاتینه اف کسته برینه و رواندینه بو جهه که ندیار یعنی او وکو کسو کارن وند بجن اف کسته هم نزانیل کیرینه یعنی بجن هاتانو که مجهوان دیار ما نزانی که جوال کیره لی وقت گرت ویدیو دا دیارد بیتن کو او ترومبیلن اف کست هبرین جمارتوانا یدهو که نبون جبرهنده جی حتانو که جوان هر سه کسا دیار نینه کسو کارن وان همو پیکول کرینه کو پریکا بجیم پریکا رکخروان جواکی مدنی کو فشار بکن پریکا پارتن سیاسی پریکا
ڕێکخراوە نێودەوڵەتی پڕێکۆ هەتا پڕێکۆ عشایریش هەموو ڕێک تاقی کرینە لێ ئەوت بژن ئەم دەمەکی دۆکو ئەگەل پارێزگا دهوکێ نەبن ئەم نەشن ینی سکاڵای تۆمارکەین و ینی ڕێکارێن یاسایی جێخۆ بگرن ji ber hindê jî guman tête kirin ku ew her sê kese ew binevêt ku wekû dezgehê asayişê diyar kirî ku hindek tûmetê arastê hindek kesa kirîn ku hindek tûmetên taybet hatîne arasta kirin bi wana tanûke jî diyar nîne kanê cêwal kiriye û an dê rewşewan çawa ye û gel hindê jî yani mamosta bedelberwarî û Umêd Baruşkî ku zêdetirî heftê rojane hatîne desteserkirin ew jî hetanûke nehatîne azadkirin her çend de tora parêzerên xwebex çendîn cara daxwaza hindê kiriye ku kefalet bihêne azadkirin lê ew jî nehatîne azadkirin wekî me zanên jî mamosta bedelberwarî çend mawekê ku salaniya xwandinê dest pê kirî û tête xwastin ku biçîte ser dewama xwe lê tanhar نهاتی آزاد کردن گل هندجی امید باروشکی قطابی بوده قطابی پلا 12 بوده و از مونتوی خلا 2 چوینه لید گل هندجی تانو که دست بجن دست حالات دهو که او هر دو کسه جی آزاد نکردن که وکی ما گویی زیادتری هفته روزانه اف هر دو کسه دست سر کردن گل او سه کسی دیگر جی یک کد بری هفته که هاتین دست سر کردن 5 کس اکو بجن 5 نوع دیال پاریزگاه دو که نوکه دست سرکرینت گل هندشی جار جاران روزنامه وان چالاک وان ماموستا آزادی خواست هنه دست سرکرین و بجین آستنگ بو کاروان تنه درست کرن زۆر سپاس بۆ پامێرمان ئەمجد ئۆبەید لە پارێزگای دۆکەوە لەگەڵمانەوی سپاس بۆ زانیاریەکانە. ئەوەی بۆ دنیا تۆی فەرامۆش کرد ژینی دەدەست و خۆی چارە ڕەش کرد ئەو کەسەی بەدڵ تەمای لە تۆ گرت ئاسمانی ڕۆحی ڕۆشن و گەشت کرد من کە پەروانەی شەوچرای ڕوتم کاری دۆستانی شەوانم هەیە باڵە فڕێمە بۆ نووری هودات مەیلی عاشقدا سووتانم هەیە لە هەر پەلێکی جەستەما چاوێک چاوە چاو ئەکا بۆ بینینی تۆ بۆ زیکر و مەدحی ناوی پیرۆزت لە هەر ئەندامێک زارێک دێتە گۆ ئەگەر یەک وشەم لە زار بێتە دەر بە تەنیا ناوی شیرینی تۆیە لە مەیخانەی ژین سەرتاپای دڵم سەرمەستی بادەی ئەوینی تۆیە گشت ئەو جێیانەی کە ڕێم پێدەبرد ئەم ئێستا پاکیم لە بیر کردووە جگە لەو ڕێیەی بۆ لای تۆم دێنێ هەموو ڕێیەکم بزەر کردووە لوتفێ بفەرموو شاهی مەدینە بە ئەشکی خوێنین ڕەوزەت پاراوکەم بیلبیلەی چاوم ڕاخەم لەبەر پێت خاکت بە ماچی لێوم گڵاوکەم حەسەن شاعیر ئەمڕۆ لە تەوەری دووەمی پەیامی ڕۆژدا میوانمانەکە دیارە باس لە خۆشەویستی پێغەمبەرمان لە ناو شیعری شاعرانی کووردا دەکەین کە یەکێکی لەو شاعران دیارە مامۆستانەریمان حەسەنە بە تایبەتی بە دەنگێکی زۆر ناوازەوە کە شاعرەکانمان بۆ دەخوێنێتەوە بەڕاستی چێژی لێ دەبینین زۆر سپاس دەکەین مامۆستای خۆڵەخێر زۆر سپاس دەستی جەنابیشتان خۆش ئەم شارێکە خوێنتەوە مامۆستانەریمان 21 پەل و ئەمانە گەر قسەیەکی لەسەر بکەیت شارەکەش تازەیە؟ بەڵێ شعرەکە تازەیە من دیارە شاعیرانی دنیای تەسەوف کە زۆر جار
ئەچنە ناو عشق و ئەوین و خۆشەویستی پێغەمەری خواوە صلی الله عليه وسلم یەکێ لەو شاعیرە سوفیانە کە جارێک شعرەکەیم بینی کە بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشام سوودم لەوە بینی کاتێکە باسی لە خۆشەویستی پێغەمەری خوا ئەکەین صلی الله عليه وسلم باز لەوە ئەکەین کە ئەگەر یەکێک خۆشەویستی ئەو پێغەمبەرە لە ناو دڵیا بێ هەموو بە هەموو ئەندامەکانی بۆیە کە لە شعرەکەی ئاڵێم لە هەر ئەندامی لە هەر پەلێکی جەستەما چاوێک چاوە چاو ئەکا بۆ بینینی تۆ واتە ئەگەر لە شوێنێکیش بەس ناوەکەی ببینم بۆیە ئەڵێم بۆ زیکر و ناوی بۆ زیکر و مەدحی ناوی پیرۆزت لە هەر ئەندامێک زارێک دێتە بۆ 21 پەل لە هەر پەلێکی جەستەمە هەر پەلێک کە لە جەستەی منە هەیە لە هەر پەلێکیا چاوێکەیە چاوە چاوە ئەکا بۆ بینینی ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بۆ زیکری و مەدحی ناوی پیرۆزی ئەو چەند ئەندام لە لەشمایە لە هەر ئەندامێکە زارێک دێتە گۆ بۆ ئەوەی کە بتوانێت ستایشی ئەو پێغەمبەرە بکە صلی الله عليه وسلم لە کۆتاییشە کە بەڕاستی کاڵم لوتفێ بفەرموو شاهی مەدینە بە ئەشکی خوێنی ڕەوزەت پاراوکەم دیارە شاعیر لە کاتێکە خۆی لە ئاستی ئەو پێغەمبەرەیە زۆر بەکەم ئەبینێ یعنی بەڕاستی ئێستا من خۆم بە شانی ئەوە نازانم بتوانم مەدحی ئەو پێغەمبەرە و گەورەی ئەو پێغەمبەرە بکەم بۆیە کە لە ئەخیرەکاڵم بیلبیلەی چاوم ڕاخم لەبەر پێت خاکت بە ماچی لێوم گڵاوکەم چونکە من بەڕاستی خۆم ئەوەنە بە پاک نازانم حتا بتوانم شایانی ئەوە بم بتوانم خاکی بەرپی ئەویش ماچ بکەم زۆر باشە کاک نەریمان گەر باز لە شاعیرانی مێژووی کورد بکەین سەدان ساڵ پێش ئێستا شعریان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نووسیوە کە ئەمنەوەی ئێستا بە چێشتر و بە خۆشتر ینی تامەزروی خوێندنەوەیەتی تامەزرویەتی کە گوێ لێ بگرێ بەڵام لە ئێستادا لەوانەیە زۆر تۆزێک کەمێک ساردیەگە بێت لە سەبارەت بە شعر نووسی سەبارەت بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو بۆچی دەگەڕێتەوە هۆکارەکانی چین بەڵێ لە شاعیرانی کلاسیک ئەگەر ئێمە لە نالی و مەحوی و وەفاوی ینی ئالە و سەردەمانەوە دەست پێ بکەین ئەمانە دیارە بەڕاستی عاشقی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم عاشقی ڕێبازەکەی بوون بۆیە ئەبینی شاعیرێکی گەوری وەکو مەحوی قەسیدەی بەحری نورە نووسێ ئەگەر ئێمە بینەوە بۆ دواتریش بۆ پیرەمێردی شاعیر ئەو شعرانەی بێخۆت هەموو ئەم شاعیرانە بەڕاستی خۆشەویستێکی وایان لە دڵا بووە کە کاریگەری زۆری هەبوو لەسەر وشەکانیان لەسەر ئەوانەی کە لە زاریان زۆر بەدڵ نووسراوە شاعیرانی ئێمە هەمووی لە حوجرەیە گەورە بوو بەڕاستی بۆیە ئەڵێن ئێمەی کورد قەرزاری حوجرەی ئەگەر لە حوجرەکانە ئەمانە جگە لەوەی کەوا لایەنە ئەدەبیەکە زۆر زاڵ بۆ بەسەریانە بەڵام ئەبێ سەرەتا پەروەردەیەکی ڕۆحی کراون ئەم پەروەردە ڕۆحیە توانیوێتی کاریگەری هەبێ لەسەر قەڵەمەکانیان لەسەر هەستیان لەسەر نەستیان بەڵام بەداخەوە ئێستا ئەگەر ببینین ئێمە ئەو قوتابخانانەی کە ئێستا هەمانە بەڕاستی ئەو پەروەردە ڕۆحیانەی تیانە مەگەر ئێستەمە پەروەردە ڕۆحیەکان تەنها لە ناو خێزانەکانەوە یان لە هەندێک کەناڵە ئیسلامیەکانەوە ئەگەر ببینین ئەژینا لە ناو قوتابخانەکانە ئەمە زۆر زۆر کزە بۆیە ئەوان لە ناو قوتابخانی حوجرەکانەوە گەورە بوون لە سەرەتاو ئەو پەروەردە ڕۆحیە کراون بۆیە ئەبینین هەر هەمویان سەرجەمیان تەنانەت ئەگەر ئەو شاعیرەی کە زۆر زۆر بەڕاستی لایەنی دینەکەشی نەگرت بێ بەڵام هەر بەڕێز بووە هەر بە حرمەتەوە ڕوانیوێتی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم شاعیرێکی وەکو بێکەس ئەگەر سەیری شعرەکانی بکەی لە زۆربەی شعرەکان یا حرمەت و ڕێز دەرەبڕێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان گۆرە بەڵام ئەوانەی تر بەڕاستی یەکێکی وەکو بڵێ مەحوی یا یەکێک وەکو وەفایی ئەوەنە ڕۆچوون لە عیشقەکەیە یعنی بەڕاستی ئێستا کە شعرەکانی ئەخوێنیتە وازانی ئەم دەقەیە وتراوە زۆر باشە مامۆستا لەم باردۆخەی ئەمڕۆدا بەتابەت لەو زورفەیەستی کە دژایەتیەکی پێغەمبەرمان دەکرێت وتی خوای لەسەر بێت تا چۆن جارێکی دیکە شاعیر دەزەباتەوە بۆ نووسینی شیعری تازە با لە خۆتەوە دەست پێ بکەیت پرسیارەکەتم زۆر پێخۆش بوو لەبەرەوەی کە لەم یەک دوو ڕۆژەیە پێرێشەو کە من ئەو هەواڵانم ئەبیست بەڕاستی کە بەرامبەر بە ذاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەو هێرشە ناڕەوایە هەیە بەرامبەر بەو پیاوە گەورەی مێژوو کە خۆیان ڕۆژ ئاوە خۆیان ئاعتراف بەوە ئەکەن کە یەکێکی وەکو دکتۆر مایکل هارت کە کتێبەکەی داناوە سەد ناودارە جیهانەکە یەکەم پیاوی مێژوو دای ئەنێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
ئەمە تەنها هەر دەستبردن نییە بۆ ذاتی ئەو بەڵام من بەڕاستی کە ئەڵێم دوای 14 سەدا هێشتا هەر لی ئەترسن هێشتا هەر لە خۆشەویستی ئەوە ترسن سەرە دەڵێ دوای 14 سەدە ئێستش بە هەزاران خەڵک ئامادن لە پێناو خۆی و ڕێبازەکەی خۆیان بە کوشت بدەن بەڵێ ئێستا من لەسەر ئەوە شعرێکم نووسیوە بەڵێ تازەیە و کە هێشتاوەکو ئەمە یەکەم جارە ئەی خوێنمەوە زۆر باش ئیجازە هەبێ شعرەکە بەناویشانی خۆشم دەوێ ئەی خۆشەویستی خوا ڕاستە نەمدیوە نوری ڕوخسارت شەرەفمەند نەبووم من بە دیدارت نەگەیمە حوزور بە دڵ بژنەوەم فەرموودەی جوانی شیرینی زارت ڕاستە نەبوومە بیلالی حەبەش لەژێر ئازار و ژان بناڵێنم ڕۆژێ نەبوومە بورکانی تووڕە و بەسەر دوژمن تا گڕدا بارێنم ڕاستە نەبوومە هاوڵانی کۆچ بە وێنەی عومەر شمشێر هەڵگرم یان وەکو ئەنسار پشتیوانت بم دەست لە ناو دەستت بەیعەت دەربڕم ڕاستە نەمتوانی بە وێنەی سەدیق بە ڕۆح و گیانم بە قوربانت بم ڕۆژێ نەبوومە قەڵغانی باڵات بە وێنەی عەلی پاسەوانت بم ڕاستە نەمتوانی وەک کوڕی عەفان لە ڕێی دینەکەت ببەخشم ماڵم یان خۆڕاگر بم بە وێنەی یاسر لە ژێر ئەشکەنجەی بێڕەحمی زاڵم بەڵام پێت دەڵێم یا حەبیب ئەڵڵاه گەرچی نەمدیوی هەر عاشقی تۆم دوای 14 سەدە هێشتا پێت دەڵێم زۆرم خۆش دەوێ زۆر زیاتر لە خۆم زۆر سپاس ئەمان لەم چەند ڕۆژەی ڕابردوودا نووسیت بەڵێ لەم ڕۆژانی ڕابردووە کە ئەو هێرشە ناڕەوایەمانە بینی کە لە فەڕەنساوا کرێتە سەر ئەو زاتە گەورەیە دیارە هەموو شاعیران بەڕاستی بەرپەرچی ئەوانە ئەیەنەوە و ئێمەش زیاتر هەتا ئەوان زیاتر بەو شێوەیە بن ئێمە زیاتر خۆشەویستیمان بۆ ئەو مرۆڤە مەزنە بەڕاستی زیاتر ئەبێ ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستی ئەو لە دڵمانە زیاتر ئەبێ دوای 14 سەدە من هەمیشە ئەڵێم کە لە کۆپلەیەکی ترە بەڵام بەداخەوەم تاو نەبووە لە کۆپلەیەکی ترە ئەڵێم دوای 14 سەدە ئێمە هەر عشقمان بۆی زیادەکە و دوشمنانیشی هەلی ئەترسن یعنی بەڕاستی خۆشەویستیەکەی وەکو غاندی ئەڵێ محەممەد درودی خوای لەسەر بێ بە شمشێر فتحی نەکرد بە شمشێر دنیای داگیر نەکرد بەڵکو ئەو دڵەکانی داگیر کرد بۆیە دوای ئەوەنە سەدا هێشتا وەکو هەزاران و ملیۆنەها کەس ئامادەی خۆی لە پێناویدا با بەکوشت زۆر باشە لەوەتی کە دەست دیاوەتە شیعر نووسی چەند پارچە شعریت هەیە لەسەر خۆشەویستی پێغەمبەر درودی خوای لەسەر چکە دەوانێت بزانین شاعرانی کورد چەندە خۆشویستنی پێغەمبەر لە ناو شارەکانیاندا ڕەنگی داوەتەوە ئەو دیارە شعرەکانی من کە ئەکرێن بە چەند بەشێکەوە هەندێک شعری سیاسی تایە بەڕاستی شعری کۆمەڵایەتی بەڵام ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆری لە بواری شعری مناجات و هەروەها خۆشەویستی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەمە تەنها تۆ نیست ڕوونی شاعرانی دیکە شاعرانی زۆریشمان وایە ئەوانەی کە من بۆ نمونە زۆر هاوڕێ من وەکو مامۆستا ئاری عەبدولەتیف وەکو کاک نەبەس پێنجوێنی وەکو مامۆستا ئەمینی شاعر ئەم بەڕێزانە و مامۆستا عەبدوڕەحمان تاوەگۆزی و ئەمانە بە زۆری ئەیان بینم کە شیعرەکانیان لەو بوارەیە لەو شیعرانەی کە نووسیوتن لە خۆشەویستی سەروەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت کامیان زۆرتر بەلای خۆتەوە بە چێژ و جوانە وەڵا هەموویان طبعا شیعر وەکو مەلۆتکەی شاعیر وەکو مەلۆتکەی وایە شاعیر هەمویانی خۆشەوێ هەمویانم خۆش ئەوێ بەڵام بەڕاستی ئەوەی کە پێشتر لە دەستپێکە خوێنمەوە ئەوم زۆر بەلاوە خۆشەویستە بۆ لە دایکبوونی هیچ نەنووسیەوە لە ڕابردوودایان ئێستا گەرامادە بووە خوێنیتەوە لە ڕابردووە لە ساڵی پار لێرە چەند شعرێکم پێشکەش کرد بەڵام ئەم ساڵ زیاتر
هەر لە بواری خۆشەویستیەکەیە ئەوانەی تر کە پێشتر نووسی و من بەڕاستی حەزم نەکرد دووبارەیان کەمەوە ئیزاتر شتی دووباریتیانە بێ بەڵام هەر لە یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەوی هەر لەگەڵ دەستپێکە من ئەو شتم بەلاوە گرنگ بووە کە بتوانین ئەگەر مناجاتێکیش بێ ئەگەر شتێکیش بێ بۆیە هەر لەگەڵ دەستپێکی مانگی مەولودا من ڕاستە بۆ خۆشەویستی پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم بەڵام هەمیشە نزاکردنم بەلاوە زۆر گرنگ بووە لەو مانگایە ئینسان بگەڕێتەوە و بتوانین دەرفەتێک بێ بۆ ئەوەی کە ئینسان لەم مانگایە بە خۆیان بچێتەوە بۆیە چەند شتێکم نووسیوە بەڕاستی بەڵام ئەمڕۆ نەمتوانیوە کە ئەوە ئامادەیان کەم ئینشەڵا لە بەرنامەیەکە تایبەت حەزەکەم زیاتر مناجاتە بڵێم. کاک نەریمان قەت بووە بۆ نمونە خەیاڵێکی لە مێشکی خۆتا سەبارەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەستیت قەڵەمەکە بێنیت و خێرا شعرێک لەو بارەیە بنووسیت کە زۆرێک لە شاعیرەکان پێم وایە لەو کاتانەوە ئیلهامیان بۆ دێت. بەڵێ بەتەکید ساڵی پار بوو کاک جەلال هەمان پرسیاری لە من کرد کە لە جاری وا هەیە لەو کاتانەیە ئایا لە شەوا زیاتر ئەینوسی یا لە ڕۆژە زۆر جار بووە لە نیوەشەوە کە خەبرم بۆتەوە یا مەسەرەن نەخەوت و خەبرم بۆتەوە یەکسەر ڕام کردو قەڵەمەکەم هێناوە یعنی مەجالیەوە نەبووە گڵۆپەکە داگرسێنم یەکسەر کە نووسیومەتەوە بەیانی بە هەزار حاڵ بۆم خوێنراوەتەوە چونکە بەڕاستی کە لەگەڵ لە ڕۆی ئیتر نایەتەوە بیرت ئەبێت دەست بەجێ بۆیە من جاری وا هەیە هەر دەفتەرێک لە گیرفانمایە لە هەر شوێنێکا کە ئەگەر جاریوە لە ناو سیارەیەم کە خەیاڵێکم بۆیە یەکسەر ئەبێ سیارەکە ڕاگرم شتەکە بنووسم چونکە دوایی لە بیر مەچێتەوە زۆر جاری وا هەبووە کە بەڕاستی فکرێکە بووە کە دوایی نەمنووسیوە دوایی زۆر خەفەتبار بووم بۆ ئەوەی کە لە دەستم چووە چونکە نایەتەوە بیرم هەر یەک لەحزەیە و شتەکەێت و ئەڕوا. زۆر باشە ئێستا چیترمان پێشکەشەکەیت ئەوەی کە خۆت حازرت کردووە و وەڵام من پێم باشە مناجاتم هەیە ئەگەر لە دوای مناجاتەکەش چەند قەسیدێکی ترمان هەیە ئەگەر کامیان بەلای جەنابتەوە خۆشەویستە پێت خۆشە بەلای خۆت و هەڵی بژێرە کامیان زیاتر چێژی هەیە دڵنیام کە هەمویان پڕ لە چێژن کامیان زیاتر چێژی ئەومان پێم خۆشە لە کۆتاییدا شتێکی لە شاعرانی کۆن بخوێنیتەوە ئەگەر لە بەردەستا هەبێت. بەڵێ ئینشاءالله ئەمەیان کە لەم ڕۆژانەیە نووسیم بەڕاستی زۆر شتێکی چەند کۆپلەیەەکە ئەمە هەروەکو شتێ بۆ جەنابتان خوێنەوە بەڵام دوای ئێمە سەر ئەو شیعرە لەسەر نزا بوو چەند بەڕێزێک باسی نزامانە کرد هەر کە وەکو مەجلیسی جەنابتان کە باسی نزا و پاڕانەوە کە چ سوودێکی هەیە منیش هەر یەکسەر چوومە ئەودی و ئەو کۆپلێم نووسی دوایی یامە دەست خۆیان بەڵام کە یامە دەست خۆیان شتەکان زۆر لە پەسەند بوو بۆیە هەر ئەوەنەیە کاڵێم لە کاتێکە کە مرۆڤ بێهیوا ئەبێت ئەم سێ کۆب ئەم سێ دێڕە شعرە لە بەرچاو بگرێ کە شعرەکاڵێم ئەگەر چی ئاسمان دوور لە زەمینە مەودای گردونیش پان و بەرینە وەک ڕەگی لامل نزیکە ئەوەی لە سەرووی ئاسمان باڵا نشینە دەستت بڵند کە لە قاپی خوددا نزا ساڕێژی زام و ببینە مەوەکو کۆپلەیەک ئەم قەسیدەیەم بە ناونیشانی بولبولی دڵ خۆرم بەرەو ئاوابوونە و چاوەڕی دەستبارەکەم بە تافی لاوی ڕێ ئەەکەم حەز بە لەنجەولارەکەم مەڵەی پێپەروای زەمانە ڕەگی لاویمی بڕی هەر بە یادی لیقای دڵبەر دەردی خۆم تیمارەکەم شەو و ڕۆژم بە یادی لەیل حاڵی دەروێشانە دڵ بۆ دیداری چاوی لەیلێ وەکنەی شین و زارەکەم هەردەڕۆم و ڕێم سەرابە کەی دێتەوە دڵبەرم بە وێنەی مەجنونی سەحرا لە قەوم و خوێژ بارەکەم بولبولی دڵ بێنەوایە و گڕوو دەگرێ وەک منداڵ بۆ چەمەن وێڵە چاوانم مەیلی لالەزارەکەم دڵم مایل بە دیدەی ئەو نەخشی وێنەی دەکێشێ
دڵم مایل بە دیدەی ئەو نەخشی وێنەی دەکێشێ بۆ سووتانی شەو چرای ڕووی ئارەزووی دیدارەکەم. دەستە خۆش کاک نەریمان زیاتر بە شعری چه شاعیرێک زیاتر سەرسامیت وە زیاتر متابعەیەکی بەردەوام بەردەوام لە بواری شعری تەسەوفە مەحوی بەڕاستی بەلووتکەیە بینم. هەروە شاعیرانی تریش وەکو حەمدی بەڕاستی ئەو حەمدی لەو شعرانەیە ئەو شعرانی کە ئەخوێنمەوە لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێنێ دوایی یەتە سەر یەکەیەکی خەلیفەکان کە جارێ سەرەتا کە بەوە دەست پێکە با بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ بکەم چونکە تینۆی ذاتی تۆم ڕەحمەتێ ئەنجە دوای ئەوە کە بەسەر ئەبوو بەکری سدیقە بە شێوەیەکی ئەمەنە جوانەی نووسێ ئەی قەڵەم وریا بە باسی ئەبوو بەکری سدیقە یعنی شێوازێکی زۆر سادە بەڵام زۆر بە تعبیرێکی جوانی نووسێ. وڵا لەبەر نییە ئەگەر بمزانێ ئامادەمە کرد هی مەحوی هیچ کامیانە تێسە لە بەردەستانیە هی مەحوی یەک شعریم لابوو ئەگەر لام ما بێت سێرچێکی بۆ بکەوەش شتێکی باش بێتە بەردەست. بەڕاستی مەحوی توانایەکی ئەوێ کە ئینسان بوێرێ هەرڕاوەکەشی ئەوش تۆزێک ئەوەیە زۆر کەس لەیان تێناگات. بمبورن ئەگەر بۆ ئەوەی لەوانێ حاضر نەبێسە لەم دقەیە بەڵام ئەگە بەرهەمان پێشکەشکە حەز ئەەکەی من لە هەچ کاتی کیا فەرموتان شعری ئەو شاعیرانە کۆمەڵێکیان ئامادە ئەەکەین و لە خزمەتە دوای بەرهەمی خۆتمە وەکو کۆتایی بەرنامەکە پێشکەش وەکو کۆتایی بەرنامەکە بایم ماڵەوەی لە بینەران بکەین و جەنابی شیارەکەمان پێشکەش بکە. بەڵێ بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارەمان بەرنامەی ئەمڕۆ پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوێ ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ ڕاستانەکەم ئەگەر شعرەکە شعرێکی وەرگێڕان بێ کە هاتم بۆ ئێرە چەند کەسێ زۆر داوای ئەو شعرەیان کرد هەرچەنە شعرەکە لەسەر خۆشەویستی پێغەمبەری صلی الله علیه وسلم بەڵام شعرێکی فارسی تەرجەمەم کردووە ئەگەر ئیجازە هەبی ئەوە بخوێنەوە لەبەر ئەو بەڕێزانە پێشکەشیانەکەم. شعرەکەش بە ناونیشانی دووکەڵ ئەگەر چی بەرزتریش بێ پێوانەی قەدر و ڕێز لەم زەمانە زمانی لووس و پارە و سامانە کێ خاوەن پارە و سەرمایەدار بێ هەر خۆی ڕابەرە و شای دیواخانە دووکەڵ ئەگەر چی بەرزتریش بێ لە شکۆی ئاگر کەم نابێتەوە ئەبرۆ ئەگەر چی لەسەر چاوانە جێگەی چاوەکان قەت ناگرێتەوە. کاتێک کە بینیت ناکەس لە مەجلیس باڵانەشینە و دەمڕاستە بۆ خۆی نابەدڵ مەبە چونکە مرواری لە بن دەریایە و کەفیش لەسەر ڕووی. ئاسن و پۆڵا کانزای هاوچەشنن هەردووکیان لە یەک کوورە دێنە دەر ئەمیان دەبێتە ناڵی وڵاخ و ئەویان دەبێتە شمشێر و خەنجەر. پەنجەی شایەتی لەگەڵ باڵابەرز هەوڵیان بۆ تاجی گەورەترینە کەچی دەبینین کە برای تووتە شایستەی پەنجەی ئەڵقەی ئەوینە.